بە شێوەیەکی گشتی خوێندکارانی دوور خستوێتەوە لە بەکارهێنانی کتێب. خۆشتان نەزانن ساڵانە وەزارەتی پەروەردە بودجەیەکی گەورە و گران لە تەباکردنی کتێبە سەرف ئەکا، بەڵام بە بۆنەی بوونی مەلزەمەوە لە خوێندنگە ئامادەکان و بەهۆی بەکارهێنانی مەلزەمە لەلایەن خوێندکارانەوە بە شێوەیەکی گشتی خوێندکارانی دوور خستوێتەوە لە بەکارهێنانی کتێبەکە. بۆ ئەم مەبەستە ئێمە داواکاریێکمان ئاڕاستەی بەڕێوەبەرەتی پەروەردەی ڕۆژاوای سلێمانی کرد کە سنوورێک بۆ ئەم بابەتە دابنرێ ئەو کەسانەی کە بوونەتە سەبەبی ئەم دیاردەیە ڕوبەڕووی یاسا بکرێنەوە. ئەمە حاڵەتێکی دەرونی خراپی بۆ قوتابیان و خوێندکاران دروست کردو. ئێمەش ویستومانە لە ڕێگەی نووسراوێکەوە وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان بەڕێز وەزیری پەروەردەی لێ ئاگادار بکەینەوە لە ڕێی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیەوە بە وردی خاڵبەندیمان کردووە لەسەر ئەم بابەتە، ئەم دیاردە دزیەوە بۆ دانانی چارەسەر. لە ناو نووسراوەکەشماندا لێتان ناشارینەوە چارەسەری بەدیلیشماندانەوە بۆ ئەم دیاردەیە.